تکاتان لێ دەکەم لە پرۆگرامی کلیلە بەخۆم جا بە ئێوە دەڵێم با خۆمان و ماڵ و منداڵمان بە کۆمەلگای ڕەسەنی مسلمانی کوردەواریمان بپارێزین لە دەردی چاولێکەری لەوەی بە چاوی خەڵک بڕوانین. بەڕێزان پێغەمبەران سەلامی خۆیان لەسەر بێ کە هەڵبژێردراوی خەڵک بوون بۆچی تووشی ئەم هەموو ناڕەحەتیە بوون لەبەر ئەوەی چونکە پاک و پخود بوون نامووی ناو کۆمەلگاکەیان بوون. ئەخ وەڵی بتپەرستی زۆر عیبەیە، وەڵی بتپەرستی گاڵتەکردنە بە عەقڵی مرۆڤ. تۆ بێنی بەردێک بێنی بە چەکۆش مانگێک خەریکی بی حتا شکڵی مرۆڤێکی لێ دەردەکەی خۆت دروستیکەی دوای لێی بپاڕیتەوە داوای مناڵی لێ بکەی داوای ڕزق و ڕۆزی لێ بکەی داوای لێ بکەی لە بەڵا بتپارێزێ لە جەنگا سەرکەوتوتکە خۆت نەتوانی هەیکەلێک دروستکەی بڕۆی بە کەسێک بڵێ بۆم دروستکە بە پارە لێت دەکڕم دوایی لە ماڵەوە داینەی دەستکەی بە پاڕانەوە لەو بەردا ئەمە ئەو پەڕی گاڵتەکردنە بە عەقڵی مرۆڤ. بەڵام کاتێ هەموو کۆمەلگا ئاوا بوو وەکو سەردەمی ئیبراهیم سەلامی خوای لەسەر بێ ئیبراهیم بە تەنیا دەستی کرد بە بتشکاندن وتی خەڵکی نەعەقڵتان بکەنەوە ئەی هاوار ئەو بەردە کە تۆ خۆت دروستت کردووە چۆن ئەبێ خوای تۆ بێ چۆن ئەبێ ئەو یارمەتی تۆ بدا بە قەومەکەی وت ئێ من بتێکم شکاندووە ئەڵێن وانسوڕ و ئالیهەتەکم ئین کنتم فاعلین ئەگەر ڕاست دەکەن مردن دیفاع لە خواکەتان دەکەن ئیبراهیم بسووتێنن جاتخوا خوایەک پێویستی بەوە بێ من دیفاعی لێ بکەم ئەبێت چۆن خوایەک بێ کوڕە عەقڵتان بکەنەوە. بەڵام چونکە کۆمەلگای یەک پارچە شوێنکەوتی بتپەرستی بوو ئیبراهیمیان خستە ئاگرەوە وتیان حەڕیقوه نەک ئەحریقوه سەیری وردەکانی قورئان کەن هەربیکەن بە خۆڵەمێش زەلیلی کەن وابی سووتێنن نەک سووتانی ئاسایی ناوت ئەحریقوه هەربی سووتێنن چاولی ئەم پاکە ئەم ژیرە ئەم عەقڵ کراوەیە لەناو ئەو کۆمەلگایە جێ نابێتەوە. لوت پێغەمبەر سەلامی خوای لەسەر بێ هاتبوو ئەیگوت ئەی هاوار هاوڕەگەزبازی چ عەقڵێک چ فیترەتێک چ مرۆڤایەتێک قبوڵی دەکا ئەی هاوار ئەو هەموو کچە پاک و خاوێنەمان کەوتەوە معقولە نێر پەلاماری نێردا چاولەی لە سەدەی 21ەکە ئێستا لە جیهاندا ئەم پشتە پیسە هاوڕەگەزبازی ڕێکلامی بۆ دەکرێ. سەردەمی لوتیش خۆ یەکەم جار دووسێ کەس بوون دوایی دەستیان پێکرد بوونە کۆمەڵێک بوونە گروپێک بوونە بجەماعەتێک هەموو کۆمەڵگای گرتەوە بەس لوت و دووسێ ئیماندار مابوونەوە کاتێک کە لوت دەیگوت لوت پێغەمبەر سەلامی خوای لەسەر بێ دەیگوت خەڵکینە وەڵڵاهی ناشرینە بابە دین و قیامەتیش نەبێ هەر عەقڵ فیترەتی مرۆڤایەتی خێزان چۆن دەبێ نێربازی بکرێ بە یاسای وڵات وتیان ئەخریجوا ئالە لوطی من قەریەتیکم ئەمە هەر دەبێت دەربەدەر کرێ ئەمە باسی پاشێتی دەکا یعنی هەی دواکەوت و هەی کۆنە پەرست چاو لێیە لەنا ئەم پیاوە گەورە هەڵبژێردراوەی خوایە ئەم پەیامە جوانەی پێ دەبێت دەربەدەر بکرێ بێت تۆ شاربەدەر بکرێت چونکە کۆمەلگا هەموو یەک پارچەم پیسێ قبوڵە. ئەم ڕۆژکابرا سەی دەکەی بەڕێزان لە بازاڕە ئەگەر نووسینگەیەکی هەیە دەستبڕ نییە ئەگەر مارکێتێکی هەیە شت گرانفرۆژ نییە ئەگەر سەیدەلانیەکە و دەرمان دەفرۆشێ بە خەڵک سەیەکەی دەرمانەکانی هەرزان دەکا کەمتر قازانجی دەخاتە سەر خەریکە لە کۆمەلگادا بە چاوێکی نامۆ سیر دەکرێت خەریکە خەڵک گومان لەسەر ئەم پاکە دروست دەکە باشە تۆ بڵێ بە خۆڕایی نەبێ ئەم ئەرزەوە بە هەرزان دەفرۆشێ تۆ بڵێ بە خۆڕایی نەبێ ئەم دەرمانە لە فڵان سەیدە لێ بە ئەوەندەیە و هەمان کوالیتی و هەمان شەریکە و هەمان ساڵە ئەم بە هەرزانتر دەیفرۆشێ ئەوەندە پیسیەکە و دەستبڕین و غەشەکە لە ناوماندا بڵاو بووەتەوە گومانمان لە پاکەکە نییە گومانمان لە پیسەکە نییە هەر زۆر بەلامانەواسەیە گومانمان لە پاکەکە بۆ دروست بووە مۆزەفێکە لە دایرەیەکە کە دەچی ئیشەکەی ئەوەندە بەڕێک و پێکی وە جوانی دەکاو بە خەڵکەوە ماندووە خەڵیکە خەڵک ئەوە سەرنجەدا باشەوە تۆ بڵێ بەبێ حکمت نەبێت مەبەستێکی نەبێت تۆ بڵێ خۆی هەڵنەبژێرە و بێ خەڵک دەنگی پێ بدەن چونکە گەندەڵێکە وا پەرێسەندووە هەموو یار خەریکی موبایل و فەیسبوک و ئیمزایەک لە دایرەیەکا بۆ ناکرێت کە ئەم گوڵە هەڵکەوتووە لە ناویاندا خەڵک بەلایەوە سەیرە نا تۆ بە عەقڵی خۆت بڕوانە ئەزیزم خوا ئەم دوو چاوەی پێداوی بۆی خۆت بڕوانی گوناهە نییە ئێستا جەنابەت چاوت بنووقێنی بڵێ فڵان کەس تۆ ڕێنماییم بکە چونکە چاوی من نابینێ بۆ خۆت نابینا دەکەی خۆت نابینا مەکە الخطأ يبقى خطأ ولو فعله كل الناس هەڵە هەر هەڵەیە بێشەرعی هەر بێشەرعیە نامرۆڤایەتی هەر نامرۆڤایەتیە ئەگەر هەموو خەڵکیش بیکەن ئەمڕۆ زۆر جا مناڵەکانی خۆدا دەنیشێن یاڵی کوڕی شیرینم کچە شیرینەکەم ئەوەندە بە ئایپاد و موبایلت بەدەستەوە نەبێ وەڵامەکەی ئاشکرا یەکسە باوکە ئەی بۆ هەموو مناڵی خەڵکیش پێیەتی
هەم لە مناڵیەوە فێری ئەوە بووین مادام هەموو خەڵک دەیکا با منیش بیکەم نە با خۆمان لەسەر ئەوە پەروەردە بکەین پرۆگرامی کلیل بە من و بە تۆ دەڵێ لەگەڵ مناڵەکان تا دانیشە ئەم دیێڕێی پێ بڵێ الخطأ يبقى خطأ ولو فعله كل الناس کوڕە شیرینەکەم کچە شیرینەکەم خێزانەکەم هاوسەرەکەم بەخۆشم دەڵێم هەڵە ئەگەر هەموو خەڵکی سەرزەوی بیکە هەر هەڵەیە بە زۆری خەڵک تێمەکەوە والصواب يبقى صوابا ولو لم يفعله أحد کاکە کاری جوان کاری پاک دینداری کاری یاسایی کاری شەرعی ئەگەر یەک کەسیش نەیکا هەر ڕاستە هەموو خەڵک لەو سەر شەقامە بە نایاسایی بڕۆن ئەمە مانای ئەوە نییە لێخڕینی نایاسایی شتێکی چاکە تۆ ئەگەر بە تەنیا بە پێ ڕێنمایەکانی پۆلیسی هاتوچۆ و مرور ڕۆیشتی تۆ ڕاستی ئەگەر بە تەنیاش بمێنیەوە ڕاستی ئەگەر کەسیش لەسەر زەویدانەیکە هەر بە ڕاستی دەمێنێتەوە ئەگەر دڵنیا بووی لەسەر حەقی بۆ ڕەزامەندی دڵی هیچ کەسێک لەو حەقەواز نەهێنا چونکە تۆ گەیشتوویە حەق تۆ گەیشتوویە ژیانی ڕاستەقینە پێغەمبەری دڵسۆزمان صلی الله عليه وسلم فەرمووی لا تكونوا إمعة ئەزانین ئیماع یعنی چی یعنی ئەنا مع الناس هەرگیز مەڵێ من حەل لەگەڵ خەڵکە ئین ئەحسن الناس ئەحسنت ئەگەر خەڵک کۆمەڵگاکەم کاری چاکیان کرد منیش چاک دەکەم وئین ئەساو ئەسەت ئەگەر خەڵک خراپیان کرد منیش لەگەڵ عامێ دەچمە شامێ ئەم پەندە لابەرە لەگەڵ عامێ مەچۆ شامێ بزانە ئەو ڕێگای خەڵک پێیدا دەڕوا ڕاستە چونکە لەوە چێ ئەو ڕێگای من ڕێژکراو بێ ئەو ڕێگایە ئەو سەری تونێلێکی تاریک بێ لەوە چێ ئەو سەری داخران و پەشیمان بوونەوە بێ بە دووی خەڵک مەکەوە هەل لەخۆوە لە قورئاندا دیقەت بدەن عەرزم کردن لە سەرەتای بەرنامەکەەوە کە قورئانت خوێندەوە شەر نیە هەر جوان بیخوێنیتەوە هەر دەنگت خۆش بێ هەر پێشبڕکەی لەبەرکردن بێ وشەیەک وەرگرە و دەرسی ژیانی لێ وەرگرە وشەی ئەکثر الناس ولكن أكثر الناس لقرآن برزان لقل شي هاتوا لا يشكرون زۆربەی خەڵکی ئەم سەرزەویە شکرانەی خوا ناکە لا يعلمون لسورة الأعراف يوسف النحل الروم سبأ غافر الجاثية هەمووی دووبارە بۆتەوە ولكن أكثر الناس لا يعلمون بەخوا زۆرێک خەڵکی سەرزەوی نەزانن بەڕاستیەکان لا يؤمنون إيمان ناهێنن لا يعقلون عقلیان بەشتەکان ناشکێ کەواتە مەرجنیە مادام خەڵکێکی زۆر ڕوویان کردە ئەم مۆدیلگەراییە جەنابیشت یەکسەر چاوی خۆت بنوقێنی و بە شوێنکەوی